سڵاتان لێ بێزان خۆشحاڵم لە بەنامێکی نوێ لەگەڵتان نابم لێرە لە کۆلێژی کشت و کاڵی زانکۆی سلێمانی کۆمەڵی پێشانگا کراوەتەوە بۆ ئەو بەشانی کە لە کۆلێژی کشت و کاڵن هەر لە بەشی زانستی خاک و ئاو باغدایی و ڕۆگناسی و کۆمەڵی بەشی دیکە کە لە هەر شوێنێکیان کۆمەڵی بەرهەمی ناوخۆیی کە باوکاری هەم قوتابیان و هەم کۆلێژەکە و هەم مامۆسایان شتەکان بەرهەم هێنراون لێرە عەرزیان کردووە نیشانە درێن ئێمە بەنامەی ڕۆمان تایبەت دەکەین بەمە بزانین لەسەر ئەم پێشانگایە و سوود و گرنگی ئەم پێشانگایە قوتابیان و مامۆستاکان چیمان پێڵێن لەگەڵمانە بن. سڵاو لێ سڵاو لە تۆش بەخێر بێن. سپاس. ئەم بەرهەمانە چی نارسان کردووە؟ وەڵا ئەمانە هەمووی ئەمانە بەهاراتن هی مامۆستاکانی خۆمانن و ئەمانش هەمووی زەیتن و ئەوانش وشکراون ماسکیشمان دروست کردووە هەمووی لە نەباتاتی توبی لە زراعی خۆمان ئەیچێنین و ئەیڕێنین دوای وەری ئەگرین و زەیتەکانی لێوە. کەواتە ئەمانی کە لێرن هەمویان بەرهەمی ناوخۆی خۆمان بەرهەم. بەڵێ هەمووی خۆمان دروستمان کردووە هەمووشی ئۆرگانیکە تەنانە ڕێگەی چاندنەکانیشی ئۆرگانیکە. مامۆستاکان لەگەڵ ئێوە هاوکار بوون یاخۆ تەنها مامۆستاکان دروستیان کردو ئێوە عەرزێ؟ مامۆستاکە ئێمە خۆشمان هاوکار بووین لەگەڵیانەوە بەڵام بە زیاتر مامۆستاکان چونکە ئەوە خیبرەیان زیاترە لە ئێمە. وەکو قوتابیانی کۆلێژی کشت و کاڵ ئەم جۆرە پێشانگایانە تا چەند گرنگی هەیە بۆی ئەم بەرهەمە ناوخۆیانە بناسێنرێت بۆوانی کە دێنێرە بە قوتابیان بۆ مامۆستایانەی بۆ خەڵکانی دیکە کە دێن ئەم جۆرە پێشانگایان؟ بە ئەکید گرنگیەکی زۆری هەیە چونکە ئێمە ئەمانە ئەناسین ئەزانین چی بەکارێنین ئەزانین چی بکەین چی نەکەین زۆر کات لە پەیجەکانش بڵاوەکرێتەوە ئەم ماسکە ئەوە بەکاربێنە ئەوە بەکاربێنە تۆ نازانی بە چه ڕێژەیەک بەکاری بێنی و نازانی چۆن بەکاربێن. طبعا لە فیستیڤاڵانەوە تۆ فێرەبی لاچێ من ئامۆژگارێ بە تۆ بڵێم ئەم شتە ئاوا بەکاربێنەوە بەم ڕێژێ بەکاربێن لەوە چی زیاتر ئیسپادەی لێکەی وەک لەوەی کە خۆت لە ماڵەوە بیگریتەوە. سڵاو لێ بێ. سڵاو لە ئێوەی بەڕێز بەخێر بێن سەر چاو. چیتان عەرز کردووە؟ ئەمە بینم لێرە قارچک و شتی کەشتان داناوە. ئێمە لە زانکۆوە زۆربەی شتەکان هیندەسی خۆمانە توانای خوێندکار و بە هاوکاری لەگەڵ مامۆستا ئێستا ئەم قاچکە کە بەرهەممان هێناوە ئەم قاچکە لە خۆمان بەرهەممان هێناوە ئەمە شتێکی تازەی لە کوردستانە زۆر کەم فەلاحە یان جوتیار خەریکێ بێ بەڵام ئێستا ئێمە خۆمان بەرهەممان هێنا بە هاوکاری مامۆستا بەڕێزەکانمان. لە ڕاستیە ئەوانەی کە لە دەرەوەیە دوو بەشن بەشێکان هەر ئینتاجی ئێرەیە چەند معمەلێکمانەیە ئێمە لە سلێمانیە بەشێکی کەیان لە ئێرانەوەیەت ئەوەی کە لە پاکەدیەت طبعا ئەمەی کە لە ئێرانەوەیەت بەڕاستی باش نییە بۆ شێوەیە یعنی لە ڕووی کواڵەتی و ئێمە نازانین پێکاتەکەی چییە بەڵام ئەوەی کە لای خۆمانی تاجیە چێسامە دوو معمەلمانەیە هەم لە پێنجێن هەمانە هەم لە کارگەی قاچکی شامانەیە لە سیتەک ئەم معمەلانە بەڕاستی ئینتاجەکەیان ئینتاجێکی باشە وە نییە بڵێن هین بێت یعنی لە ڕووی کواڵەتیەوە باشە لەگەڵ ئەمە یەکشتن ئەمەی خۆمان ئێمە کام قاچکە ئینتاجەکەین بە هیچ شێوەیەک مادەی کیمیایی بەکار نایەنین یعنی هەمی 100% ئۆرگانی ئەمەی کە هەمانە و ئینتاجی سپاونەکەی تۆکەش ئێمە خۆمان لێرە ئەیکەین یعنی پشت نابەسین زیاتر بێ دەرەوە بۆی ئێران وە کۆمپۆستەکەیشمان هەیە کۆمپۆستی بە تایبەتی جۆری سەدەفیەکە پانەکە ئەو جۆرە خۆمان هەم قاچکە هەم سپاونەکە ئینتاجەکەین هەم کۆمپۆستەکەش ئینتاجەکەین. ئەمە وتێ تۆی ئەو ئەمە تۆی ئەو قاچکەیە طبعا تۆی قاچکەکە سپۆرە کەڕووە با بڵێن قاچک جۆرێکە لە کەڕوو بەس کەڕوویەکی سوودبەخشە یعنی خۆتان لە معلومە لای بەڕێستان ئەگەر خەڵک بیبات لە ماڵەوە بۆ خۆی بەکاری بێنێ ئەو قارچکە بەرهەمێت لە ماڵان بەڵێ ئەتوانی لە ئەمایانە چکە ئەمان دروستکردنی ئەم کۆمپۆستە تۆزێ قورسە یعنی لە ماڵەوە ناکرێ بەڵام جۆرەکی کەیان کە سەدەفیەکەیە پانەکەیە بەڵێ هەموو کەسێک دەتوانێت لە ماڵی خۆیان بیکە مجرد ئەم تۆیە وەکایە کە ینی موادە ئەوەلیەکان ئەلحەمدولیلا لە کوردستانە زۆرە یعنی ئێمە کامان زۆرە گەنم زۆرە وەسپۆڕەکەش لێرە زۆرە بە ئاسانی توانین تاجیکەیت لە ماڵەوە زەڕێکیت. ئەم جۆرە پێشانگایانە ئایا گرنگی هەیە بۆ ناساندن و ینی ساختکردنەوە بەرهەمە ناوخۆیانە یاخود تەنها بەس بۆ عەرزکردن و پیشاندانی؟ بەڵێ بێگومان گرنگی هەیە بەس بە مەرجێک ئەو بەرهەمانەی کە لێرە عەرز کراوە بەرهەمی بڵێن خۆمان بێت ئێمە ئێستا ئەمانەی کە هەمانە وەکو بەشی باغداری کە لێرە ئەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆری بەرهەمی دەستی خۆمانە بێگومان گرنگەکەشی لەوەیە تۆ ئەمە ئەناسیێنی بە خەڵکی دەرەوە یان ئێستا فەلاحیە پرسیارەکە ئەمە چۆن نەکرێت چۆن ناکرێ وەناساندنی ئەو بەرەبوومانەیە کە لە کۆلێجی کشت و کاڵ بەرهەم بێت بە بازاری دەرەوە یعنی گرنگیەکی ئابووری باشی هەیە. ئەم شانەی بینم لێرە هەنگوین عەرزان کردووە ئەم بەرهەمانەیەوە خۆتان بەرهەمێن یاخود هاوردەی شوێنێکی بەرهەمانە زیاتر مامۆستاکان بەکارێنن چۆن بەرهەمێنن هەنگوینی ئەسلیەی شاخی بەمۆیە
شاخی مامۆی لێوە دروست کراوە بەڵێ زۆر باشە گرنگی ئەم جۆرە پێشانگایانە ئێوە وەکو قوتابی کۆلێژی کوشت و کاڵ تا چەند بە گرنگی ئەزانم جۆرە پێشانگایانە گرنگی پێشانگایانە خۆی بۆ کشت و کاڵ بۆ هەم بەشەکانی تریش بێ سوودی زۆرە بەڵێ پاریش پێشانگای فیستیڤال کرایە بەڕاستی سوودی هەیە بۆ تەلەبە بۆ شت فرۆشتن یان بۆ چۆنەڵی تەلەبەکان بێن لێرە شتی خۆیان نمایشکەن باشە فەلاحەکان دێن سەردانی ئێرە بکەن ئەم شتانەی ئێوە نزیکەوە بین وەڵی هێن بەس چۆنەڵی کەمن هۆکاری چییە نەتوانراوە لە کوردستانە پشت بە کەرتێک کوشت و کاڵ ببەسترێت بەڕایەوە هۆکارەکەی ئەگەڕێتەوە وەڵی بۆ حکومەت حکومەتە بەڵێ حکومەت گرنگی بعد کەرتی کشت و کاڵیش هەر پێشەکەوێت تاکید خاک و ئاوێکی باشمان هەیە جەوێکی باشمان هەیە بۆ لەبارە بۆ بەرەمێنانی کشت و کاڵ بەڵام کۆمەڵێک هۆکاری کە هەیە کێکیان لەوانە کە داعم نەکردنی حکومەتە بۆ ئەم کەرتە بەڕاستی هیچ دامێکی کەرتی کشت و کاڵ ناکات تۆزە کشت و کاڵ ببوژێنینەوە بەڕاستی پایەیەکی ڕاگررتنی ئابووری وڵاتە جا ئەگەر بێت و گرنگی پێ بدرێ بەڕاستی نەوتەخەینە ئەولاوە ئەمە لا کوردستان ئەمە تەمان لە کوردستانی خۆمانە هەیە شتێکی غەڵەتی شەباس نییە باش نییە بەڵام کراوە چییە چۆنە کاتی قەرەباڵغێکی زۆر لەسەر سایلۆکان دروستە بێ مەجبورن چی بکەن جەماعەتی سایلۆ گەنمەکان لەوێ هەڵەڕژن تۆ ئەتوانی بینای بەرزن نەبێ ئەتوانی تەکنۆلۆژیای نوێت نەبێ بەڵام ناتوانانی بەبێ کشت و کاڵ بژی ئەبەدەن بەرهەمانە بین بەرهەمی سەوزن خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستانە سەوزە بەکارێنێ بەڕاستە خۆی ئێوە لێرە ئەم بەرهەمانە بۆ خۆتان وەکو قوتابی دروستیەکەن یاخود مامۆستاکان ڕێنماییتانەکەن بۆ ئەمەی ئەم جۆرەشتان سەرەتا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ کۆلێژەکەمان ئێمە وەک خوێندکارانی قۆناغ یەکەمی باغداری ئەم ساڵ هەستاوین بە ئامادەکردنی کۆمەڵێک سەوزە ئێمە وەک خوێندکارەکان کارەکان ئەنجامین و مامۆستاکان سەرپەرشتیمانەکەن و بەیتەکانیش کۆلێژ پێمان ئەدات بە شێوەیەکی سادە و سروشتی و پێشکەوتو ئێمە تا بتوانین بە شێوەیەکی ئەکادیمی و وەک زانکۆ جیهانیەکانی دیکە هەوڵی بەرهەمێنانی سەوزەکانمان و سەرجەم بوارەکانی ترمان ئەدەین گرنگی ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئێوە وەکو قوتابی چی گرنگی بۆ ئێمە ئەتوانین خۆمان تواناکانمان دەربخین بۆ کەسانی دەرەوە و هەروەها کەسانی بیانیش لێرە بەشداریەکەن ئێمە توانین خۆمان بناسیێنین بە فەلاحەکان و بە جوتیارەکانی خۆمان کە ئێمە توانای بەرهەمهێنانی ئەو شتانەمان هەیە کە لە دەرەوە ئەکرێت تەنها ئەوەی کە لێرە کێشە بێت کەمێک تەنها کێشەی مادی هەیە وەگەوەی کە ئاگادارن قەیران هەوبەت سواز بۆخوا خەریکە کۆتایی پێدێت و نامێنێت ئینشاءالله ئەگەر وا بێت وردە وردە کۆلێجەکەی ئێمە ژۆک و بەشەکان چی ڕێگرێت لەوەی کەرتی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستانە زۆر پشتی پێ نەبەسترێت ڕێگریەکان کۆمەڵێک فاکتەری هێوەگەوەی کە ئەتوانی بڵێ پشتگوێ خراوە لە وڵاتی ئەماوەی کە گرنگی پێدرێت زیاتر لایەنی نەوت و ئەو بابەتانەیە لێرە گرنگی زیاتر بەوانە دێت وای کرۆ کشت و کاڵ بەداخەوە پشتگوێ بخرێت و هەروەها زۆری ئەو نرخەی کە جوتیارەکانی خۆمان داوایەکەن بۆ بەرهەمەکانیان هۆکار نییە بۆ ئەوە یان بۆ نمونە کەمی نرخی بەرهەمەکانی دەرەوە کە لێرە بە هەرزانتر ساغ کرێتەوە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە لێرە پشت بە کشت و کاڵ زۆر نەبەسرێت جوتیار نەتوانێت بۆ خۆی بەرهەمی خۆی بەرهەمێن نا یەکیشی کە لە کێشەکانی ئێمە بریتە لەو ماوادانی کە بەکارین ئەو شتانی کە بەکارین زۆربەی لە دەرەوە هاورداگرێت لە کاتی هاوردەکردنەکانە بازرگانەکان سوودێکی زیایی ئەخەنە سەر کە ئێمە لێرە ناچارە بین سارەکە بەرز بکەینەوە تاواکو هیچ نەبێت مایەکە یاخود زەرەر نەکەین مایەکەی خۆمان بەدەست بینەوە چونکە لە کاتی هاوردەکردنەکانە هەندێک لەو پێداویستانەی کە ئێمە بەکارین وەک بۆری سۆندا یاخود مواد کیمیاییەکان بەداخەوە لە وڵاتی ئێمە هیچی بەرهەم نایەت هەمووی لە دەرەوەیت ئەمە ژواکە کە ئێمە ناچار بین سعرەکان بەرز بکەینەوە ئەو سعرانەی کە ئێمەش دایانین شتێکی ئاسایی و زۆر ینی ئەوەنە گران نییە کە بڵێ ناکەڕێت بەڵام لەم وەزعایەوە لێ هاتووە ئەگەر ناشتەکەم لە هەرێمی کوردستانە بۆ خۆی ئەم بەرهەمانەی سەوزە بۆتە سەرچاوێکی داهات بۆ زۆرێک لە زۆر کەس لە بازارە کە ئەمەش دەرفەتێکە بۆ ئەوەی ئێوە ژۆک و قوتابی لە داهاتووە بتوان ئەم بەرهەمانە بۆ خۆتان بەرەمێن و لە بازارە ساغی بەڵێ ئینشاءالله ساخێکەکەینەوە هەڵی بەرهەمێنانی زیاتری ژەدەین بەڵام ئێمە ئەم ساڵوە گەوەی کە خوێندکاری قۆناغی یەکەم بووین تەنها هەر ئەوەنەمان لە توانایە بوو تقریبا توان بڵێن ئێمە بەشی کۆلێژەکەی خۆمان زۆر تاکەم توانیمانە ئینتاجیت بکەین ئەگەر یارمەتیمان بدرێت و پشتگیریمان بکرێت ڕەنگە بتوانین بەرهەمی ناوخۆ پڕ بکەینەوە چونکە ئێمە لە قۆناغی یەکەمی خوێندن بتوانین ئەوە بکەین ئینشاءالله لە قۆناغەکانی تر و دوای خوێندنیش ئەتوانین زیاتر بەرهەمێنین سڵاوتان لێبێ سڵای خوارد لێبێ لێرە بیم کۆمەڵی میوەتان ئارز کردووەوە ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئێوە وەکو قوتابی تا چەند گرنگەوە ئایا بەرهەمانی ئێوە بۆ خۆتان بەرهەمدانێناوە خود هاوردەی دەرەوە والله تا چۆن بڵێ ئەوەی خۆمان ئێستا لەبەر مۆسومەکەی کاتەکەی گونجاو ئێستا بۆ نەشوتی کاتی ئێستا نییە بۆیە بەس زۆربەی بەرهەمەکانمانی خۆمانیە بەس کۆمەڵێک بەرهەم وەکو شیلکەکەی خۆمانە لەبەرەوەی هۆکاری خوێندن یعنی مەجاری وەت نادات تۆ بچی گرنگی بۆ شتە بدەیت تەنها شیلکەکەی خۆماندن ئەوەی کە باقی کرد لە دەرەوەمان هێنا ئەگەر مۆسمی خۆی بێ ینی وەرزی خۆی بێ ئێوە وەکو قوتابی کشت و کاڵ ئەتوانن هەر یەکێک لەم بەرهەمانەی کە ئەبینین لە دەرەوە هاتووە بۆ خۆتان لە کوردستانە بەرهەم بێن بەڵێ
زۆر بە تاکیدی ئەتوانی بەرهەمی بێنێ بەڵام ئەگە مەجارە یان چۆن بڵێ کەسێک دەستگیریمان بکات یعنی بۆ لە ڕووی مادیەوە ئەتوانی ئەوەی بکەین. کەشوهوا و خاکی هەرێمی کوردستان بۆ ئەم جۆرە میوانەی کە بینین و خەڵک زۆر بەکارێن لە بازاڕە تا چەند گونجاوە بۆ ئەم جۆرە بەرهەمان. کەشوهای کوردستان لە زۆر بۆ زۆربەی ئەو شتانە تەنها بۆ ئەمەیان باش نەدەنا بۆ زۆربیان تا گونجاوە. سڵاو لێ زۆر سواز بەخێر بن. سەکەم باسی بەرهەمەکانی خۆتانم بۆ بکەمانە ئێرە ئارسان کردووە چی بشە؟ ئێمە هێلکەی کوردیمان هەیە لێرە هەروەها تێستێکماندانا بۆ تاوەکو بزانی هێلکەکە تازەیە خود کۆنا هەروەها جۆرەکانی ئەلەفمانەیە ئەلەفمانەیە بۆ حیوانی گۆشت حیوانی شیر هەروەها بۆ تەمەنی مریشک بەپەی تەمەنی تر لە هەمانە دەرەجە سفر هەتاوەکو سێە هەتاوەکو تەمەنی کاگاتە 35 ڕۆژەی مە خواردنەکەی و خواردنی پلێتی ئەدرێتە لێرە هەروەها بێتە خواردنی ماسیمان هەیە. ئەوەی کە باست کردوتت تێستی هێلکەکە بکەین ئەتوانین تێستەکەمان بۆ بکەی ببینین فەرموو. لەگەڵی شابەمان باس کرد چۆن بیناسینەوە کە هێلکەی کوردی. لێرە لۆگۆیەکمانزانە لێ بڵێک بۆ تاخیرنەوە و دڵنیابوون لە هێلکەکە سەیریکە بە پێ ئەم ڕسمە ئەگەر هاتوو هێلکەکە کۆن بێت ئەکەوێتە سەرەوەی بەڵام ئەگەر لە 3 بۆ 4 هەفتەیە بە ڕێک ئەوەستێ هەروە ئەگەر بەڵێ ئەگەر لە 1 هەفتە زیاتر بێت بەلاری ئەوەستی سەیریکە ئەوە تقریبان هەفتەیەک ئەبێت وەروە هێلکەکە هێلکێکی تازە کەوتوتە بنەوەی. جیاوازی هێلکەی کوردی لە ڕووی پێکاتەوە لەگەڵ ئەو هێلکە ئاسانی کە لە بازاڕ فرۆشرێت چییە؟ هیچ جیاوازیەکی تری نییە تەنها ئەوەی هێلکەی کوردی تازەترە لەگەوەی کە لە هێلکێکی تیجاری بە لەبەر هێلکەی تیجاری تاوەکو یاز لە فرێزەرا بێ خومودێکی زۆرتری پێچێ هێلکەکە کۆن ئەبێ بەڵام لێرەم هێلکەی کوردی تازەترە توانین بڵێ لە ڕووی تەندروستی و سەحیترە. بینیم لێرە بەرهەمی بڕۆکلیتانێ ئەمە خۆتان بەرهەمی هێن؟ بەڵێ ئەم بەرهەمەی کە ئێمە لێرە ساقیەکەینەوە زیاتر ئەو بەشەی ئێمە زیاتر بەلایەنی ساکردنەوەی بەرهەمەکانەوە ڕات لە کۆڵێژی ئەندازیاری زانسە کشتتوکاڵەکان بەرهەمی جوتیاری بەناوبانگی کوردستانەوە توانم بڵێم هەموو عێراق شێخ جەمالی کردبچنەیە بەرهەمەکە لە ساسە ئۆرگانیە و هیچ مادێکی کیمیایی قڕکەری پێوە نییە. ئێوە لێرە قوتابین یاخود لە دەرەوەی کۆلێژەکات ئێمە ئەوەی کە کاڵا ساکات و یان با بڵێن کاڵا ئەفرۆشێتەوە قوتابیە و لە کۆلێژەکەیە و زۆری نەشی بەرهەمی خۆیەتی ئێستا هاوڕێکانی خۆمە لە بەشەکەی خۆمەوەکو بەشەی ئاردی ئەگریبز زان ڕوڵاڵ دیڤلۆپمنت بەرهەمی خۆیانێ خۆیان دروستیان کردو و خۆیان ساقیەکەنەوە ئەگەر دیقەتیش بەی ئەو بەرهەمەی کە هەمان ئێمە لۆگۆی بەشەکەی خۆمانی پێوەیە واتە ئەم بەشەی ئێمە زیاتر بە ساکردنەوەی بەرهەمە ڕات ئێمە هەموو بەشەمانەیە هەموو بەرهەمانەیە لە کورسانە دروستەکرێت لایەنێک نییە ساقیکاتەوە زیاتر ئێمە بەو لایەنەیە ئەڕۆین. ئەم جۆرە پێشانگەیانە کە بینی لێرە هەموو کۆلێژەکاندایەناوە بەڕای تۆ تا چەند گرنگە بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆی زیاتر بناسیێنین یا گرنگیەکەی تەنها ئەوەیە بۆ عەرز و پیشاندانێ؟ بەڵێ ئەم جۆرە ڤیسیڤاڵانە نەک لە کۆلێژەکان ئەتوانم بڵێم لە قەزا و ناحیەکانی شا بکرێت بۆچی ئێستا ئێمە بەرهەمەمانەیە بە کڕیارەکان ئەڵێم لە ساسە ئۆرگانیە حەزەکەی پێش ئەوەی کە تۆ بیکڕیت من لە پێش شاوی تۆ ئەی خۆم و نایشۆمەوە کەواتە ئەمە یعنی حەزێک لای کڕیار دروست دەکات بەرهەمی خۆماڵی بکرێت و چاوگوێ خەڵکە کڕێتەوە کە ئیتر نەڕوا بەلای بەرهەمی دەرەوە و بەرهەمی ناوخۆ ساغ بێتەوە. ئێمە وەک خوێندکارانی قۆناغ یەکەمی باغداری ئەم ساڵ هەستاوین بە ئامادەکردنی کۆمەڵێک سەوزە ئێمە وەک خوێندکارەکان کارەکان ئەنجامێن و مامۆستاکان سەرپەرشتیمانەکەن و بەیتەکانیش کۆلێژ پێمان ئەدات. موادە ئەوەلیەکان ئەلحەمدولیلا لە کوردستانە زۆرە یعنی ئێمە کامان زۆرە گەنم زۆرە وەسپۆڕەکەش لێرە زۆرە بە ئاسانی توانین تاجیکەین لە ماڵەوە زەڕێکی ئەلەفمانەیە بۆ حیوانی گۆشت حیوانی شیر هەروەها بۆ تەمەنی مریشک هەتاکو و تەمەنی کاگاتە 35 ڕۆژەی مە خواردنەکەی و خواردنی پلێتی ئەدرێتە لێرە عەرزەکە ئەکێڵین بە گاسن دوای ئەوە بە نافیرە تۆوەکە ئەچێنین. سڵاو لێبێ سەرچاو بەخێر بێ نەخۆم مەمنونم بەخێر. ئەبینم لێرە ئێوە ینی باسی ئەرز و مەکینە و کێڵانەکەن ئەمە چیە نیشانداندا؟ قۆناغی چواری بەشی زانستی بەربوومی کێڵگەیی ئەم پرۆژەیەمانەوە کە پرۆژە چونکە گەنم لە ئاستی کوردستان بە ڕێژەیەکی زۆرەکرێ ئەم پرۆژەیەمان کردووەکو قۆناغەکانی لێرە کە دەست پێگەین پاییزان عەرزەکە ئەکێڵین بە گاسن دوای ئەوە بە نافیرە تۆوەکە ئەچێنین کە تۆمان چاند و تۆ قۆناغی دووەم بڵێ کە تۆمان چاند پاشانەوە بە خەرماشە دایەپۆشینەوە بۆ ئەوەی هەنێ لە قوتوەکان نەچۆ دەژەقاب تێژەقاک پاشان نزیکی مانگی سێ نزیکی بەهار مانگی کودو دەرموبیدی کیمیایی لێین بۆچی بۆ حەشەرات بۆ نەخۆشی بۆی بیپارێزین لە نەخۆشی لە ئاخیر قۆناغا کە گەشتە نزیکی مانگی 6 ناوەڕاستی 6 گەنمەکە ئەدورینەوە ئەویش بەهۆی دەڕاستەوە یان بەهۆی دەڕاستەوەی دوورینەوە پاشان ڕەوانەیەکێ بۆ سایلۆ. لەم قۆناغیانە بۆستین کە باسی مەوادی کیمیاییت کرد
ئەم ماوەدە کیمیایە زەرری بۆ خودی بەروبوومەکە نییە؟ زەرری هەیە گەڵی زەرری نییە هەیە دی بەڵام پارێزە لە نەخۆشی و لە حەشەرات چونکە هەنێجا بۆ مەترسیدارتیان حەشەرات بۆ سەر گەنم سوونەیە کە ئەگەر لەم قۆناغەیە ڕێگری لێ نەکەین دوایی ئەبێ بە ئافات و ڕزگار نانابێت. گرنگی ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئێوە وەکو قوتابی چییە؟ وەڵاهی پیشاندانێتی بە هاوڵاتیانیکەوەی کە نازانێت پێی پیشانێن و بۆی شەرحەکەین. ئەوەی پاڵتان چیە؟ ئەوە واسی وزە سایلۆیە بڵێ کاتە جوتیارەکان گەرمەکانیان پێگەیشت دانوێڵەکە ئەبێ ببنە سایلۆ. بەڵێ ببنە سایلۆ بەڵێ. کۆتایی ئێوە دیسان لە سایلۆکانە غەز نەکرێت و دوای جارێکی تر بەکارێت نەکرێت و بۆ بەکارێنێت و دابەشێتەوە بەسەر جوتیارانە. سڵاو لێ بێ. سڵاو بەخێر بێن. باسی ئەم بەرهەمانم بۆ بکەمانە چێ لێرە دادنەوە؟ ئەمانە بەرهەمی کشت و کاڵین بەرهەمە کشت و کاڵیەکان کە لە لای خۆمان زۆربیان بەرهەم ئەهێنرێ بۆ نمونە گەنم و جۆ و نیسک و باقلە و فاسۆلیا و ڕەشکە و ئیتر گڵۆبە ڕۆژە و ئەمانە هەمووی زۆربەی لە منتیقەی خۆمانە زەرعەکرێ و بەکارێنێ هەر یەک ئەم بەرهەمانەی لێرە دادناوە لە کوردستانە ئەتوانێت بەرهەم بهێنێت؟ ناتوانرێت لەبەرەوەی هەنێ جار کەش و هەوای ئەو مەحسوڵە بۆ ئەم وڵاتی خۆمان ناگونجێ پێویستەکە لە شوێنەکەی گونجاو بە یعنی کەشواکە گونجاو بێ و لە ڕووی خاکەوە گونجاو بێ و ئاوی ئەوێ و خۆتە زانین وڵاتی خۆمان لە ڕووی ئاوە تۆزێ ئاوی کەمە پێویستەکە ئەمانش پێویستیان بە زروفی گونجاوی خۆیان هەیە. سڵاوتان لێم بەخێر بێ سەرچاو. باسی ئەم شتە یێری خۆتانم بۆ بکەمە چێ لێرە ئارسان کردۆ میگەڵگەێت؟ ئەمە حەقلی نمونەی جوتیارەکە ساڵانە بۆ چاندنی دانەوێڵەکان و هەروەها بۆ پاسچەر بۆ لە وەرگاکان ئەمە دەوری زراعیتیایە ساڵانە ئەیگۆڕین بۆ نمونە ئەو ساڵە لەوێدا هیچ ناچێنین لێرەدا لیگیوم کڕۆپەکانە لێرەدا سیریال کڕۆپەکانە ساڵانەی گۆڕین لەبەرەوەی خاکەکەمان بەپیتکە و بەرهەممان زۆر بێت لەبەرەوەی ئەگەر ئێمە هەموو ساڵێک ئەمە لێرەدا بچێنین یعنی بەرهەمێکی زۆری وامان نایەتێ خاکەکە ماندووە بێ بۆ بەڵێ باشە. ئەم ئەرزکردنی ئەم شتانەی لێرە تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو قوتابی و ئەو خەڵکانی کە دێنە ئێرە بیبین؟ بۆ ئێمە زۆر گرنگە بەڵام بۆ کەسێکی تریش کە پرسیار بکە ئەو ئیشی لەسەرەکە بۆ نمونە جوتیارێک کە ئێمە زانیاریەکی بینێ ئەتوانێت سوودی لێ ببینێ دووبارەی کاتەوە ئیشەکە یان پرسیارێکی هەبێ کێشەیەکی هەبێ ئێمە ئیشکردنەکانی خۆیان لە کێلگەکەی خۆیان سوود لەو زانیاریانە وەرگێکەوە پێ. بەڵێ مامۆستا وەکو مامۆستای کۆلێژی کوشت و کاڵ گرنگی ئەم جۆرە پێشانگایانە چییە؟ ئایا تەنها بۆ پیشاندان و عەرزێکە یا خۆت فعلەن سوودی و گرنگی تایبەتی لایە؟ بەڵێ ئەم پێشانگایە هەم لەگەڵەوە ساڵانە بۆ عەرزکردنی ئەو تازەترین ئەو داهێنانانەیە کە لە بواری کشت و کاڵا کرێت و هەروەها تێکەڵکردنی بە کەلتور و ئەو شتە کۆنانی کە لە پێشووترا کراون ئەوەی کە لەم ساڵ کراوە بە تایبەتی بەشی ئەمە کە من وەکو بەشی مەحاسیل قساکەم ناتوانم لەسەر بەشەکانی کا قسە بکەم لە بەشی بەروبوومی کێڵگەیە ئێمە بۆ نمونە کێڵگەیەکمان دروست کردووە لە کێڵانەوە هەتا بەرهەمێنان و خستنە سایلۆیەوە یەکێکیکە لەو تەجروبانەی کە خۆم سەرپەرشتیم کردووە لێرە تێزکردنە بۆ زەیتی ڕۆکی یان ڕۆنی ڕۆکی بە تایبەتی ڕۆنی گوڵەبە ڕۆژە ئێمە لێرە دامان ناوە کە چەند ڕۆنێک لەو ڕۆنی ڕۆکانەی کە لە بازاڕا زۆرترین سەرفیاتیان هەیە هاتوین لێرە چیمان بۆ کردو تێستمان بۆ کردو بزانین لە ڕاستیە ئەمە ڕۆنی ڕۆکیە ئیتر لەوانە لیبڵمان لێیە وەلای خۆمانە تەقریبی شتێکی بڵین لەگەڵ بازاڕی ئێستەیە ینی جوابدانەوەی وەڵامێکە بۆ ئەو سەیتانی کە لە بازاڕە مامۆستا بۆچی لە هەرێمی کوردستانە نەتوانراوە وەکو پێویست گرنگی بە کشت و کاڵ بدرێت سەرڕایەوەی کە خاکو ئاوکەشی تا ڕادەیە گونجاو بۆ کشت و کاڵ؟ بەڵێ ئەتوانین بڵین کۆمەڵێک هۆکاری زۆر هەیە وەکو خۆت وتێت خاک و ئاوێکی باشمان هەیە جەوێکی باشمان هەیە بۆ لەبارە بۆ بەرهەمێنانی کشت و کاڵ بەڵام کۆمەڵێک هۆکاری کە هەیە یەکێکیان لەوانە کە داعم نەکردنی حکومەتە بۆ ئەم کەرتە بەڕاستی هیچ دامێکی کەرتی کشت و کاڵ ناکات و هەروەها یەکێکی کەکە زۆر گرنگە ئەوەیە کە هەتا ئێستا کشت و کاڵ لە کوردستانە بە زانستی نەکراوە ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. باز لە حکومەت بێنین ئەو نرخە زۆرەی کە جوتیارەکان داوایەکەن
ینی هۆکار نییە بۆ ئەوەی کوشت و کاڵ لە هەرێمی کوردستانەوەکو پێویست نەبێ ئەبینین ئێستا بەرهەمێک لە دەرەوە کە ئێتە وڵاتی ئێمە بە نرخێکی زۆر کەمترە فرۆشێ ئەگەر جوتیارەکەی خۆمان بەرهەمێن ڕەنگە نرخەکەی زیاتر بێ فرۆشی کەمترە ئەمە هۆکار نییە من بەرزەی کە جوتیارەکان داوایە بەڵێ یعنی ئەوەش هەروەکو باسمان کرد گرنگی نەدانی حکوومەتە بە کەرتی کوشت و کاڵ ینی تۆ ئەگەر داهاتیە بەرهەمی ناوخۆ زۆر بێت تۆ نابێ بێڵی لە سنوورەکانەوە بەرهەمانە بێتە ناوە بۆ ئەوەی بەرهەمەکانی خۆ ساغ بێتەوە یعنی کە تۆ خواردنێک لە ئێرانەوە سعرێکی زۆر کەمەکەوێت لەبەرەوە جوتیارەکەی ئێرە زەرە دەکات ئیتر وردە وردەواز لە کشت و کاڵەکەی هێنێت خاک و ئاوێکی باشمان هەیە جەوێکی باشمان هەیە بۆ لەبارە بۆ بەرەمێنانی کشت و کاڵ بەڵام کۆمەڵێک هۆکاری کە هەیە کێکیان لەوانە کە داعم نەکردنی حکوومەتە بۆ ئەم کەرتە بەڕاستی هیچ دامێکی کەرتی کشت و کاڵ ناکات تۆزە کشت و کاڵ بژێنینەوە بەڕاستی پایەیەکی ڕاگررتنی ئابووری وڵاتە جا ئەگەر بێت و گرنگی پێ بدرێ بەڕاستی نەوتەخەی ناولاوە ئەمە لا کوردستانەمە تەمان لە کوردستانی خۆمانە هەیە شتێکی غەڵەتی شەباز نییە باش نییە بەڵام کراوە چییە چۆنە کاتی قەرەباڵغێکی زۆر لەسەر سایلۆکان دروستە بێ مەجبورن چی بکەن جەماعەتی سایلۆ گەنمەکان لەوێ هەڵەڕژن تۆ ئەتوانی بینای بەرزن نەبێ ئەتوانی تەکنۆلۆژیای نوێت نەبێ بەڵام ناتوانی بە بێ کشت و کاڵ بژی ئەبەدەن وەکو قوتابی کۆلێجی کشت و کاڵ ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئێوە قوتابی تاچان گرنگە بە پێویستی ئەزانن کە ساڵانە بکرێتەوە وەکو کۆلەجی ئەندازیارە کشت و کاڵەکان ساڵانە هەوڵەدرێن پێشانگایانە بکرێتەوە بەس بەڕاستی ئیسفادەیەکی باشی هەیە هەم بۆ عرضکردن کۆمەڵێشت وە ئیسفادەیەکی مالی بۆ هەندێک لە تەلەبەکانەوە ئیسفادەی لە هەموو گەورەتر ئەوەیە ناساندنی کشت و کاڵ بە خەڵکی کورد بە تاکی کورد و گرنگەکانی کشت و کاڵ چییە لە کوردستانە ئەو بەشەی بەتایبەتی من کاری لەکەم هەنگ چەندە گرینگە گرنگی زۆری هەیە بناسێنرێ بە خەڵک و ڕەواج بدرێ بەسەرجەم بەرووبوومە کوردیەکان بۆ ئەوەی لە کوردستانە هیچ نەبێت لانی کەم تۆزە کشت و کاڵ بژێنینەوە بەڕاستی پایەیەکی ڕاگررتنی ئابووری وڵاتە جا ئەگەر بێت و گرنگی پێ بدرێ بەڕاستی نەوتەخەینە ئەولاوە بە کشت و کاڵ ئەڕۆین بەرەو پێشەوە کاتێکە کشت و کاڵ لە جێی نەوت بوو هیچ کات داوامەکە معاشەکەمان نابێ بەنی و معاش و داوامەکەش نابێ بەنی و کەواتە ئەم جۆرە پێشانگایانە بۆ ئێوە قوتابی وەکو باسە کرد سوودی هەیە بەڵام بۆ لە ساڵانی پێشوانەمان بینیوە زۆر ببێتەوە کارێک تا لەو ڕێگەیەوە خەڵکی زیاتر گرنگی بە کشت و کاڵ بدایان قوتابیەکانی کۆلێژی کشت و کاڵ کە تەخەڕوجەکە داوای دامەزراندن نەکەن ڕاستەخۆ خۆیان بەرهەمیان هەبێ فرۆشیان هەبێ لە بازاڕە بۆ ئەمە نەبووە تا ئێستا وەکو پێویست بەڕاستی نەبووە بیزەبت بەداخەوە سەرجەم بەرپرسان لەم وڵاتەیە حکوومەت لایەنی پەیوەندیداری گوێی نەداوە بە کەرتی کشت و کاڵ ئۆتۆماتیکی کە کشت و کاڵ کەرتێکی بەرەو پێش نەڕۆی فراوان نەبوو دەستی کار ئەو کاتە لە کوردستان ڕەواجی پێ نادرێ لەو ناوخۆیەوە ڕەواجی پێ نادرێ هەم میوە هەم بەروبووم سەرجەم بەروبوومەکان لە دەرەوە هات پێگومان وا ئەکا کە کشت و کاڵ بەرەو پێش نەچێت کە کشت و کاڵ بەرەو پێش نەچوو دامەزراوەی نەکرا با بڵێن ئەرزی خۆمان نەچاندرا ئەو کاتە دەرچوانی کشت و کاڵ یعنی چ کارێ بکەن بێن ڕێنمایی چۆن ڕێنمایی کشت و کاڵ بکەن چۆن ڕێنمایی جوتیاران بکەن ئەمە یعنی کەرتی گشتی کەرتی حکوومەت بەرەو پێشی نەبردووە پەرەی پێ نەداوە ئەبێ بەڕاستی داهاتێکی ڕاستەوخۆ نییە بۆ ئەوان ئەیانەوێ نەوتەکە دەربێن و بیخۆن تەواو بەڕاستی نایانەوێ وڵاتەکە بەرەو پێش بچێت ئەگەر بیانەوێ کشت و کاڵ ئەو جەوهەرێکە وڵاتی بەرەو پێشەوە پێوچێت سڵاو لێبێ سڵاو لە تۆش بەخێر بێنە زان مەمە چییە لێرە ئارسان کردو باسم بۆ بکەت چۆن لە سایلۆیە دانیوە لە غەز نەکرێت بەڵێ باسیەکەم ئێستا بۆتان ئێمە وەکو بەشی بەروومی کێڵگەی ئەوە بینیەوەمانە زانیاریمان لەسەر هەیە دروستکردنی سایلۆیەک بۆ ئەو خەڵکی ڕوونکەینەوە کە سایلۆ چۆنە ئەمە لێرە لە کوردستانی خۆمانە تەبعاً ئەمە لێرە کە جوتیار گەنمەکە ئەهێنێ لێرە تێستی فیزیایی بۆ کریە ئەمە لە ڕێگەی ئەوە مادەیەکی هایدرۆلیکیە گەنمەکە ڕاکێشێ تاقیەکرێتەوە بزە بە تاقیەکرێتەوە گەنمەکە ڕاکێشێ چیەکە سەیرێکە کە ئایا ئەدغالی تایان حەشەری تایان یعنی بە ڕێژەیەکی زۆر ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بوو ئەوە هەر بە کلێرەکەەوە گەڕێتەوە یعنی ناڵێن داخل بێ یعنی ئەوە چیەکە مەجبورە جوتیارەکە بە مەبەستی علەفی بەکاری بێنێ لە شوێنێکی کە ساغی کاتەوە بەرهەمەکەی بەڵام ئەگەر ڕێژەکەی مناسب و یعنی گونجاو بوو زۆر حەشەرات و ئەدغال و شتی تیان نەبوو وەرەگیرێ کە وەرگیرا چی بۆکرێت لەوێ تاقیکردنەوەی بۆکرێت تاقیکردنەوەی دەرەجەیە دێت دەرەجە یەک یا دوو یا سێ یا چوار لای خۆمان چییە بەپێی ڕێژەی پارەکان دەرەجەیەک تاوان پارەیەکی باشتری پێدەن دەرەجە دوو کەمتر ئاوا تاوەکو ستێپ دوای ستێپ پاشان
پاشان لێراوە چی بۆ کوێتە ئەو تلێرەی کە وەرگیراوە لێرە باڵانسە یعنی کێشەیە ئەو تلی بار هەڵگرەکە چی کێشەیە کە بزان چەنە بەتەن چەندێکە پاشان کە برا بۆیرە ئەمەی کە لێرە ئەیبینن ئەمە چییە ئەمە لە سایلۆکانی خۆمانە ژێرخانە تێگەی گەنمەکە ئەچێتە ژێرخانەوە پاشان بەرزەکرێتەوە بەڵام ئێمە نەماتوانیەوە دروستکەین تۆزێ باڕەڵگرەکان هەڵێڕێژ بالضبط لێرە چیەکە تۆزێ بەرزمان کردو باڵەڵگرەکە لێژن چێتە ژێرخانێکەوە لە ڕێگەی جیازێکەوە جیازەکەشمان دروست نەکردوە تقریبا ئەمە وەکو باڵەڵگرەکە هەڵگرشتووە ئەمە لێرا چیەکە ئەمە لێرا لای خۆمان چۆنە وەکو قادرمە وایە بەرزیەکاتەوە گەنمەکە پاشان هەڵڕژێ بۆ ناو سایلۆکە بەڵام ئەو هەڵی نامژێ وەکو قادرمە وایە ئەچێتە سەر قادرمەکە بەرزە بێتەوە اینجا پاشان ئاوا سلۆ بە سلۆپێکە ڕاتە ناو سایلۆکەوە بەڵام ئەمەی کە دروستمان کردووە هەڵیە مژێر لە ڕێگەی هەواییە یعنی زیاتر لە دەرەوە بەکارێنێ ئێستا ئیشەکە بەڵام کارەبای لێنیە گەنمەکە هەڵەمژێ بۆ ناو سایلۆکە ئەمەی شوەکو ئەمە لا کورسان ئەمە تەمان لە کورسانی خۆمانە هەیە شتێکی غەڵەتی شەباس نییە باش نییە بەڵام کراوە چییە چۆنە کاتی قەرەباڵغێکی زۆر لەسەر سایلۆکان دروستە بێ مەجبورن چی بکەن جەماعەتی سایلۆ گەنمەکان لەوێ هەڵەڕژن کاتێک کە قەرەباڵغیەکە نامێنەوە ینی شتەکە نەبێتەوە ستێپ بە ستێپ گەنمەکە ئەهێنن و دووبارەی خەنەناوەوە ڕاتە سەرەوە ئەمجا لە ڕێگەی ئەو دەرچانەوە کە لە سایلۆکانە هەیە ئەبرێ بۆ ئاشەکان و بەپێی داواکاری برێ بە ئاشەکان و کرێ بە ئەم جۆرە پێشانگایانەکە لە کۆلێژەکانیەوە کرێتەوە تا چەند گرنگە بۆ ئێوە وەکو قوتابی و کەسانیشی کە دێنێ وڵای ئەگەر ڕاستیەکە پێ بڵێن بەجددی زۆر گرنگە من ئەگەر شتێک بە تۆ بڵێم ئەمە واقعیە تۆ ئەگەر بێی بۆ ئێرا کە پڵی پێشانگایەک لە کۆلێژی کشتوکاڵ کراوەتەوە ئەگەر ئەم هەموو شتەی کە لەیرای بینیتی بەشی بەروبمی کێڵگەیە تۆ ئەم بەشەیت ببینایە ئەو کاتە هەستە چۆنە بوو زۆر ناخۆش بوو ینی هیچ لەم دەوروبەرە نەبینەوە یاننا هەستە زۆر ناخۆشە بوو بووە لەبەرەوەی ئەو پارەی کە بۆ کشت و کاڵ دابینکراوە خاستەن ئەو بەشەی ئێمە بڕوا بکە ئەو نیوەی تەواو کرد ئەو نەیتەواو کرد یعنی بەجددی ئەمەی کە کراوە بە هاوکاری کراوە بە هاوکاری مامۆستاکان کراوە یعنی تەلەبەی یارمەتی داون لەگەڵیانە ئەنی چییە مەبەستەکە لێرایە چیە گەنج ئەوێ ئیشکە ئەوێ هەوڵ بدە ئەوێ ینی بەزاکە بەرەو باشنوە بەجددی یعنی هیچ شتێک بەبێ کشت و کاڵ ناڕوە ئەمە شتێک ئەمە ڕاستیەکە یعنی ئەمە بەم شێوازەیە بەم شێوازە ئەم هەموو شتانی کە ئەیبینی لێرە هەمووی بە هاوکاری مامۆستایە دکتۆری جامیعەکانە تەلەبەکانە بەجددی یعنی ئەو پارەی کە بۆ کشت و کاڵ دابینەکە هیچ بەجێ بەپێی پێویست نییە یعنی هیچ لەم داواکاری حسابی خۆیانە بالضبط لەسەر حسابی خۆیانە بە تەکیدی وا ئەڵێم یعنی من پێت ئەڵێم یعنی ئەو بڕەپارێک کە بۆ بەشێکی گەورە دابین کراوە بڕواکە نیوەی ئینەکەی پێتەواکرا بۆ ئەوەمان بە چۆڵی دابنایە مامۆستاگیان سڵاو لێ سڵاو لە جەنابیشتان بەخێر بێنی یاخوا مامۆستاگیان ئەم جۆرە پێشانگایە بینین لە کۆلێژی کشت و کاڵ کراوەتەوە قوتابی و مامۆستاکان بە یەکەوە هاوکار بوون چ سوودێکی هەیە بۆ قوتابیان بەگشتی ئەم جۆرە پێشانگایان سەرچاو بەخێر بێنی یاخوا تامان ئەم جۆرە پێشانگایانە ساڵانە ئەکرێتەوە لە بۆ هەموو بەشەکانی ئەم کۆلیجە کە لە 6 بەش پێکاتووە مەبەست لێی یەکەم دەرخستنی چالاکی خوێندکارەکان و قوتابیەکان و مامۆستایانە لە ماوەی ئەو ساڵە چی بەرهەمێکیان هەیە بەرهەمی زانستی هەر بەشە و بە جۆرەی پسپۆری خۆی ئەمە یەک دوو ناساندنی گرنگی کشت و کاڵ بۆ خەڵکانەی کەوا یەن بۆ سیرکردنی ئەم پێشانگایە سابە پێ ئەوەی تەمەنێک تێ و لەم کۆلێژە کۆمەڵی قوتابی پێگەیاندووە بۆچی قوتابیەکانی خۆمان ناتوانن لە دوای ئەوەی تەخەڕوجەکەن وەکو جوتیارێک کار بکەن بەرهەمیان هەبێت زۆربیان داوای دامەزراندنەکەن بەڕای من ئەگەرێتەوە بۆ یەکەم سیاسەتی یعنی وڵات بەڕازی سیاسەتێکی باشی نییە بەوەی کەوا ئەم کەرتە زیندووە کەرتی کشت و کاڵ کە لەگەڵ ژیانی مرۆڤایە و ئەوەتەی ئینسان خوا دروستی کردووە کشت و کاڵی ناسیوە بەداخەوە لێپرسراوان هیچ گرنگیە بەم کەرتە نایەن لە ڕووی زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکە ئابوووریەوە لە ڕووی زانستیەوە خەڵک هاندەن بۆ کشت و کاڵکردن هاوردەکردنی بەرهەمە کشت و کاڵەکان کەم بێتەوە ئەوروپیەکان هەندێکیان کە ئێستا ئەوەندە پێشکەوتون تەنها پشتیان بەس کشت و کاڵ بەست زۆر ڕاستە زۆرێک لە وڵاتەکان هۆڵەندا دانمارک ئەوروپا بە شێوەیەکی گشتی ئەمریکا یەکێکە لە هەرە وڵاتە پێشکەوتەکانی بواری کشت و کاڵ ئێستا لەبەرەوەی ئەوان گرنگی پێدەن لەبەرەوەی ئەوان ئەزانن کە ئەمە سەکتەرێکی حیویە لەگەڵ ژیانی مرۆڤایە لەگەڵ ئینسانە ئینسان بەبێ کشت و کاڵ ناتوانێت تۆ ئەتوانی بینای بەرزن نەبێ ئەتوانی تەکنۆلۆژیای نوێت نەبێ بەڵام ناتوانی بەبێ کشت و کاڵ بژی ئەبەدەن بە هیچ شێوەیەک ئینسان ناتوانێت بەبێ خواراک بژی ئێستا بینین ئەو بەرهەمانی کە لە دەرەوەی وڵاتی خۆمانێتە وڵاتی خۆمان
نرخیان کەمتر بە بەراورد بە بەرهەمی ناوخۆی داواکردنی جوتیارەکان ئێمە بۆ نرخێکی بەرز بۆ بەرهەمەکانیان هۆکار نییە بۆ ئەوەی خەڵک ناتوانێت بەرهەمی ناوخۆی زۆر بەکاربێنێ زۆر لێ بکڕێت خۆی ڕاستە من وا تێگەم ئەوە لایەنێکی سیاسیشتیە زۆر زۆریش ئەو وڵاتانە کە ئەم بەرهەمە ئەنێرن بە هەموو نرخێک ئەینێرن بەس بۆ ئەوەی ئێمە جوتیاری ئێمە خاوکەنەوە لە بەرهەمێنان لایەنێکی سیاسی تیا دووهەم ممکنە لایەنێکی ئابووریشی تیابێ ئەوان تەکلفەی ئینتاج ینی تێچوونی بەرهەمهێنان کەمترە لای ئەوان کرێکار بڵێن کەمترە تێچووی کرێکار و ئەمانە بەیانی ئەنجام ممکنە پارە و پوڵی ئەوان بەهای قیمەتی ئەوەنە نەبێ بۆیە لەبەر ئەو هۆکارە و منە بەڕای من لایەنە سیاسەکە لە پێش هەمویانەوەی بە هەموو شێوەک ئەینێرن حتا ئەگەر هیچیش نەکات هەر ئەینێرن ئەوان ئەنجا عادەتەن عملەی نەقدی هینیانێ قورسیانێ دۆلار لەبەرەوە ئەینێرن بە هەموو شوێک ئێمە وەک خوێندکارانی قۆناغ یەکەمی باغداری ئەم ساڵ هەستاوین بە ئامادەکردنی کۆمەڵێک سەوزە ئێمە وەک خوێندکارەکان کارەکان ئەنجامێن و مامۆستاکان سەرپەرشتیمانەکەن و بەیتەکانیش کۆلێژ پێمان ئەدات موادە ئەوەلیەکان ئەلحەمدولیلا لە کوردستانە زۆرە یعنی ئێمە کامان زۆرە گەنم زۆرە وەسپۆڕەکەش لێرە زۆرە بە ئاسانی توانین تاجیکەیت لە ماڵەوە زەڕێکی علەفمانەیە بۆ حیوانی گۆشت حیوانی شیر هەروەها بۆ تەمەنی مریشک هەتاکو و تەمەنی کاگاتە 35 ڕۆژێ مە خواردنەکەی و خواردنی پلێتی ئەدرێتە لێرە عەرزەکە کێڵین بە گاسن دوای ئەوە بە نافیرە تۆوەکە ئەچێنین ئەوەی کە بینیتان ڕاوسەنجی ئەو مامۆستا و قوتابیانە بوو کە ئەمڕۆ لە پێشانگای کۆلێژی کشتتوکاڵی زانکۆی سلێمانی بەشداریان کردبوو بە کۆمەڵێ بەرهەم زۆربیان قسان لەسەرەوە کرد کە ئەم پێشانگایانە گرنگەکە ئەوەیە کە ناساندنی ئەم بەرهەمانەیە و چالاکی ئەو قوتابیانەیە کە مامۆستاکان پەروەردەیان کردوون بەڵام بەداخەوە باسییان لەوە کرد کە لەبەرەوەی وەکو پێویست گرنگی بە کشتتوکاڵ نەدراوە لە هەرێمی کوردستانە کشتتوکاڵ نەبووتە سێکتەرێکی بەهێز بۆ ئەوەی حکوومەت بۆ ئابووری و دارایی خۆی پشتی پێ ببەستێ بۆیە داواکار بوون کە لەمە دووە پشتی پێ بەسترێت لەبەرەوەی زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان وڵاتانی ئەمریکی پشتیان بە کشتتوکاڵ بەستەوە بۆ پێشکەوتن و بۆ ئابووری وڵاتی خۆیان بۆیە وڵاتی ئێمەش کەشوهەوا و زەبێکی گونجاوە بە کشتتوکاڵ گرنگی پێ بدرێت ئەتوانێت هەلی کاری زیاتر بۆ جوتیار و بۆ قوتابیانش بەرەخسێنێ کە لێرەوە تەخەڕوجەکەن و بە کۆمەڵێک زانیاری و بەهەگوەیەکی پڕ زانیاریوە ئەچنە ناو کێڵگە و ناو ئەو شوێنانی کە لە هەرێمی کوردستانە شوێنی بەرهەمهێنانی ئەو بەرهەمە کشتتوکاڵیانن کە یەکێکیان گەنمە ئەزانین لە شوێنی شارە زورە لە مەنتیقەی شارە زورە شوێنێکی گەورە و گرنگی بەرهەمهێنانی دانەوێڵە و گەنم و گوێیە پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ